في مجتمعنا. سیمینارەکە ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت تایبەتە بە هۆشیارکردنەوە بۆ وەرگرتنی ڤاکسینی دژە ڤایرۆسی کۆڕۆنا. لە سەرەتای مانگی ئازاری 2021ەوە کەوا پرۆسەی ڤاکسین دەستی پێکردووە لە سنووری پارێزگای هەولێر تاوەکو ئێستاکە 435,000 ژەمە ڤاکسین دراوە بە هاوڵاتیانی خۆشەویست لە نێویان 235,000 ژەمە ڤاکسین ژەمی ڤاکسینی یەکەمە و نزیکەی 200,000 ئەو کەسانن کەوا هەردوو ژەمە ڤاکسینیان وەرگرتووە. مامۆستایانی ئاینی تاکید دەکەنەوە و بە پێویستی دەزانن هاوڵاتیان بە گرنگیەوە بەدەم داوای وەزارەتی تەندروستیەوە بڕۆن و ڤاکسین وەربگرن بۆ ئەوەی ئازیزانیان لەدەست نەدەن. لە پارێزگای سولەیمانی هەروە لە پارێزگای هەڵەبجە لە دهۆک لە زاخۆ لە قەزا و ناحیەکان مامۆستایان زۆربەی هەر زۆری ئێستا بچی بۆ خۆی و بۆ ماڵ و منداڵی ڤاکسینی وەرگرتووە زۆر بە شتێکی نۆرمال و شتێکی زۆر باشیشە بۆیە ئامۆژگاری خەڵکەکە دەکەین کە دەڵێن بۆ خۆمان وەرمان گرتووە ئێوەش بڕۆن وەری بگرن. بە گوێرەی ئامارێکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تا 25 تشرینی دووەمی ئەم ساڵ 2,138,399 ژەمە ڤاکسین دابین کراوە کە 180 سنتەر و 45 تیمی گەڕۆکێشان لەم ژەمە ڤاکسینەش 1,522,057 بەکارهاتووە بە جۆرێک 908,157 کەس کە ژەمی یەکەمیان وەرگرتووە 128 سەرووی 18 ساڵی و 121 سەرووی 12 ساڵی بووە. 613,900 کەسیش ژەمی دووەمیان وەرگرتووە کە 190 سەرووی 18 ساڵی و 114 سەرووی 12 ساڵی بووە. هەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر.